سڵاوتان لەبێت من نام عەبدوڵڵام لە واشنتنی پایتەختەوە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی تێشت یاخود نانی بەیانی. بەیان خان بچینە سەر هەنێک حەزەکەی نانەکەت بخۆ لەگەڵ ناخواردنەکەی بە هەنێ باسی مەسەلەی هەنێ مەسەلەی جدی بکەین. هەگەرمێ جدی پەیڤینە ئەزێکەمە کورمانجی بە کرمانجی قەینە مشکلە نییە هەردووکێر کوردیە و کورمانجیش بێگومان زمانی زۆربەی کووردە ئەگەر هەر چوار پارچەکە حساب بکەین. بەیان خان ئێستا لە دوای شەڕی داعش و لە دوای ئەوەی بەسەر ڕۆژاوای کوردستان هات بەڕاستی یعنی نیگەرانیەک لە ناو خەڵکا دروست بووە لە نێو کووردا دروست بووە هەستی پێەکەی کە ئەمریکا هاوپەیمانی ئێمە نیە هاوپەیمانی بەرژەوەندەکانی خۆیەتی کاتیە هەر کاتێک کە ئیشی بە ئێمە نەما ئەڕوات و جێمانەیاڵێت. وەڵامت چییە بۆ ئەم ترسەی کورد و چۆن ئێستا پەیوەندی نێوان بە تایبەتی پەیوەندی نێوان حکوومەت یاریمی کوردستان و واشنگتن چۆنە لە سنگێن ئێستا؟ ڕاستە ئەس فەهمت کەم کە خەڵکێمە خەڵکی کوردستان وەها فکر بکە کە ئەمریکا علاقاوانە بمەرە کاتیە یعنی موقەتە بەس مدوێس تشتێکی ڕوون بکەم ئەمریکی کە چاغی بەحسا هەرێما کوردستانتن یا باشوورە کوردستان دبێژن پارتنەرشیپ یعنی ئەم شەریکین شەریک هەگەر تەمەشا بکەی vê kelimê kar nayînin çaxê behsa Kurdê ditkin Kurdê Rojava Bakur ya Rojhelat me pêştir eyan got bawan şana got bo nimune çend car deyan got our partner yani be SDF yan de got SDF partners wanya belê bes SDF ne Kurd SDF و tiştê dijî li ser Kurdê Rojava gelek cara gotine ev îlaqe akatiye Brett McGurk wiha got Jim Jeffrey wiha got Serok Trump wiha got ev man bizan bêguman hinek yan nizan Brett McGurk nûnerî pêştirî Daeş bû li Amerîka bû bo şerî Daeş êsta Jim Jeffrey şwênî girtwetەوە belê ev rastî ne bi dilê me ye me divê Kurd heme وەک شەریک بن لەگەڵ ئەمریکا مەدوێ ئەمریکا چاوێکی تەمەشای هەموو کووردا بکە ئەم هەمە ئێکین ئەم هەموو خوشک و برایت ئێکنە ئەز بخۆ خزم هێننە لە ڕۆژاوا باکوور ئەس خەڵکی ڕۆژ باشوورمە و مێرێ مژی خەڵکی مەهابادە بەڵێ بژبەرێکی ئەس بێژم مەدوێ هەموو کورد علاقامە بەهێز بێ و باش بێ لەگەڵ ئەمریکا بەس وەک مگوت ئەمریکا کەلیما پارتنەرشیپ و بەردەوامی enduring partnership بکارتینن چاغی بەحسا هەرێما کوردستانت گەن وەکو دژی ئەمریکا گەلک ئیستیسمار کرە لە کوردستان و عێراق ژی خوێندانە لێ دەرێ گەلک پارە استیفادەکردنە لێ دەرێ بکارهینانە لێ دەرێ و ئەو ژی زانن بەرژەوەندیە وان عێراق و لێ ناوچێدە بەرژەوەندیە وانە دۆست بن لەگەڵمە دەعمامە بکەن و ئەمژی بوانرە پێک فەکار بکەن دروستە و بەم دوایە بەیان خان جەگری سەرۆکی ئەمریکا مایک پێنس چوو بۆ کوردستان خۆ دەزانی نەچوو بۆ بەغدا بێگومان لە کاتێکە ئێستا کە بەغدا خۆپشاندانێکی زۆر ریبەخۆ بینیە خۆپشاندانی خوێناوی کە زۆر خەڵک کوژراون پێت وایە هۆکاری ئەوەی کە مایک پێنس تەنیا چوو بۆ هەولێر نەچوو بۆ بەغدا تەنیا ئەمەیە کە بەهۆی خۆپشاندانانەوەیە یاخود پێت وایە هۆکارێکی تر هەیە لە پشتەمەوە پراستە جێگری سەرۆکی ئەمریکا مایک پێنس شمێژە دوێ بهتر تەرکیز بکەل سەر عێراق باقلێمە هون هەمە زانن کە مایک پێنس گەلێکی مەزهەبیە فلها بس قالكي مذهبية كسكي زور متدينة بله متدينة بجش فيها ليفا قالك اهتمام دايا بآزادي آيني freedom of religion religious freedom قالك اهتمام دايا بخشكو برايت ميت فلهو خشكو برايت ميت EZD شغلة USAID تكال كردستان والنينوى ووانجها
اجبر فايس بريزيدنت بنسا وی قرار دا وان شغلا بکە اش ئالێ دڤە مەگە پەیوەندیەکە گەلک باشن لەگەڵ نووسینگا مایک پنس ستافێ وی گەلک جارا گوتنەمە مایک پنس گەلکی کێفخۆشە کە کورد زۆربەی کورد بسلماننە بەس بەرێ خوددان خەڵکێت دینێت زۆر بەڕاستی ینی بەیان خان ئەم بۆچوونێکەیە کە دەڵێن لەم لە ئەمریکا کە هەر کەسێک دەبینم هەر پسپۆرێک دەبینم قسەی لەگەڵەکەم زۆر سەرسامن بەوەی کە کوردستان ئەو ئاستەی چۆن بڵێ ریلیجەس تۆلێرانسی تایە تەسامحی ئاینی کە بۆ نمونە ئەبینیت مەسیحەکان لە ڕۆژۆر شوێنی ڕۆژهڵاتی ناوەڕاست نەماون لە عێراق ڕۆژانێک نزیکەی 1.5 میلیۆن مەسیحی هەبوو ئێستا هیچ نەماوە زۆر کەم بوونەتەوە ئەوەشی ماوەتەوە لە هەولێر هەیە و مایک پێنس زۆر ئەمەی بەدڵە قسەیەکی مایک پێنس ئەهێنمەوە کە کردی کاتێک لە هەولێر بوو گوتی پەیوەندی ئێمە لەگەڵ کورد پەیوەندیەکە کە خوێن ئاگری شەڕ دروستی کردووە forged in the fires of war something like that that's what he said پێم وابوو شتێکی بەخواتە وەکو بە جۆرێک لە جۆرەکان ئەم کۆتەی ئەو گوتی ئەمە پەیوەندیەکە کە ناتوانین دەست بەرداری ببین هەمان بۆ چونەتەیە پێت وایە کە ئەم بەم قسەیە ئەتوانین ئەوە بخوێنینەوە کە پەیوەندیەکی درێژخایەن لە نێوان ئێمە ئەوەنداهەیە برأيام بلي أزل قلتما وأف بيفيت مايك بنسل هولير قالك جدي بون فكر ليكر بون نفيسان بون بيشتر حتما أمزانين شاوى أمريكي شغلا دراسة أهم تشتات كان وشاغد بيفن حسابات تشتاهم ميت كان فجأة أو بيفيت مايك بنس الكردستان قالك بحزبون ومايك بنس جي شميجة يعني في شنيزيك رێزدار کاک نەچیروان سەرۆکی هەرێم ببهێنێ چەند جارا تەلەفۆنێ پێکرە پێیوی بوون گەلکی دویش نێزیک بە وی ببهێنێ بێجە باقلێمە ئەڤژی بەشێک بوو سەرداناوی بەشێ دە بەخان لێرەدا باسی کاک نەچیروان کرد سەرۆکی هەرێمی کوردستان هەنێک کەس پێیان وایە کاتێەوە هاتووە سەرۆکی هەرێمی کوردستان بێتە واشنگتن پێتوانیە کاتێکی گونجاوە ئێستا چەندێکە بۆ دە سەرۆکی هەرێم ناتوە ڕاتان چێ لەسەر ئەو وەڵە شمێژە مەدوێ جەنابێ کاک نەچیروان بێتە وێ دەرێ و باقلێمە ئەمریکاژی ڕێ خۆشت کەنش کاک نەچیروانرە بێ وێ دەرێ بەس هون زانن ئەف ئیدارە سەرۆک ترامپ گەلک دیستراکشنشوان ڕەهێننە یعنی گەلک خەبەرێت نۆتێن و گەلکێک مەشهورن و کۆنگرس مشکلشوانرە چێکردنە vêce ji ber vêkê heta niha çê nebûye bes em hêvîdarin sala ayinde çêbê û em kêfxweş bîn heger kak Nêçîrvan hat kak Mesrûr hate vê derê ez 2015 hatime Emerîka Washington piştî thank you piştî di sê meha rêzdar Cenabê Serok Barzanî kak Mesûd Barzanî wî wextî serokê herêm bû ew hate vê derê يعني پێشوازیەکە گەلک گەلک گەرم دان کاک مەسعود و فەخرێک شانازی بوشمەرە یعنی ئەو ئاستەی پاڵپشتی کە هی کووردە بینی لە کۆنگرس یعنی مەگەر شتێکی لە پاڵپشتی ئیسرائیل کەمترە ینی ئەوە نە خەڵک پاڵپشتیمانەکات لە کۆنگرس زۆر باشە بەڵام هۆکاری ئەوەی کە ئێستا بۆ نمونە وەکو چۆن بڵێ دەکرێت بگۆڕێیان پاڵپشتیە دەکرێت گۆڕانکاری بەسەرا بێت کەم ببێتەوە ینی شتێکی جێگیر نییە ئێستا پاڵپشتی ئیسرائیل بۆ نمونە هەردوو ئیدارەکە گرنگ نییە کێ دێت دیموکرات دێت کۆمارەکان دێت دەستدان لەو پارەی کە ئەدرێت بە ئیسرائیل پارەیە کە درێت ساڵانە 1.3 بلیۆن دلار هەموو ساڵێ 3 ملیارد دلار دەچێت بۆ ئیسرائیل ئێمە ئەو پاڵپشتی بۆ نمونە بە پێشمەرگەی کوردستانە چێت نەزانم چەند میلیۆن دلارێکە 9 میلیارد دلار چەندێکە زۆر نییە هەبێ هەموو ساڵێکیش هەوڵی بۆ بدەن بیخەنە پرۆژە یاسای بودجێ ئەمریکاوە بۆ ئەوی بمێنێتەوە بۆ هەوڵتان نەداوە ناتوان بیکەن بە دائیمی وەکو پاڵپشتی ئەمریکا بۆ مەسەر بۆ ئیسرائیل ئەزانم ئێمە دەوڵەت نین بەڵام خۆ هەر دەکرێت لە چوارچێوەی عێراقا ئەوە بکەین بە دائیمی ئەمژیل گەلتەمە ئەژیل گەلتەمە کاکنامۆ مەژی داوا کرە کۆ ئەف پشگیری و یارمەتیە پەیدا بوویش پێشمەرگەرە
بەردەوام بێ ینی ببێت شتێکی تەبیعی وەک هونجی بێژن ساڵانە ئەم نەچین لۆبی بکەن ئەڤ یاسای بودجەیە بەرگری ئەمریکا تشتێک تێدا هەبێش کوردارە و ش عێراق ڕژی مدوێ ببێت شتێکی دایمی تشتێکی تەبیعی و هەتان هەمە هەنێک دام پەیدا کرە ژێرە بەس گەلک شغل ژێرە لازمە بەس کاک نامۆ تشتێک مدوێز بێژمەتە چاغی ئەز نۆ هاتیم ئەمریکا 2015 ئەزانۆ بووم سیستمی ئەمریکا جیاوازە لەگەڵ سیستمی بریتانیا ئەزل بریتانیا بووم پێشتر مە هەنێک برادێت ئەمریکیت پرسی ئەڤێل کۆنگرەست شغلین یا لۆبیت کردن مجوان پرسی مگۆ ئەم چ بکەن باشە کۆنگرس وی وەختی هەگەر بێ بیراوە شەڕێک کۆبانی بوو پێشمەرگێت مە چوبوون کۆبانی هەما پێکرە شەڕێ داعش کرد بوو سەرکەفتی بوون و وی وەختی پێشمەرگە وها نۆ هاتنە پێش ناوێ پێشمەرگە تازە هات بوو نێڤ ئەمریکادا ئەو برادەر گوتمە ئەوەی ئەزت بێهنم کۆنگرسی ئەمریکا کێم وڵات هەیە هەردوو حزب ڕێپابلیکان و دموکرات داماوان بکەن چەند وڵات هەنە بەس کێ منە هندوستان ئوردن و ئیسرائیل ئەف سێ وڵات هەگەر تو دموکرات بی ڕێپابلیکن بی ئیدارە بی کۆنگرس بی تو داماوانتکی ئەوەی ئەزت بێهنم پێشمەرگە و کوردستان ژی وهانە بەس لازمە هون لە سەروی بشغلن بەردەوام بێ ئەو پەیڤاوی برادری هەر مشکێ مدەمایە فکرا مدەمایە ئەم دین وەک نوێنەرایەتی لێدرێ ئەم محاولەتکەن ئەگەر هەردوو حزبام بشغلین ئەم داوای داما هەردوو حزباتکەن مە سیاسەتا خو نەگوهەریە هەگەر ڕێپابلیکن بێ دموکرات بێ پێشمەرگەیە کورد دژی تەرۆریستە کورد دشی تونڕەویت بێژنێت دونتوتیژیە نەغێر حکوومەتە ئەمریکا و کۆنگرسی ئەمریکا خەڵکی ئەمریکا ئەوژی بەردەوامت بن لەگەڵ مەرە مەها ئۆکتۆبەرڤە شووی وەختی وەکو تورکیا چوویە باکوورێ سووریا نۆسینگامە نوێنەرایەتی گەلک نامە هاتنە بامە خەڵکی عادیەت ئەمریکی هەنێک جارە عائیلەنە داک و بابوو سێ چار زاروێتوان هەنێک جارە ئەوەی پێشتر جێشی ئەمریکی بوون ڤێتران نامەکژیش جەهەک هاتە بە ئینگلیزیت بێژن کۆنڤنت یعنی نانەری نامەشمەرەت هێنێرن ئەم دلێ مەشکەستیە کۆ ئەمریکا سووریا دەرکەوتە لەو نامانەت لە بیر ماوە کە زۆر بە قۆت بوو بێ لە مێشتا ما بێتەوە کاریگەری ئەی نامەیە کە جیاواز بۆ لەوانی دیکە وەڵە گەلک نامە هەننە ئێک هەبوو ئائیلە کشمەرە نویسان بوو داک و بابوو زارۆ بوون پراستە کارت بوو نەنامە بوو نویسان بوون ئەم دوعاش کوردارەتکەن مەدوێ ئەم وافا بن لەگەڵوە ئەمە زانین شتێک بە منەڵێ بەیان خان پێم وایە بینەرانیشمان ئێستا ئەو بۆ چوونیان لە مێشکات دروستە بێ ئەم شتە بەسەر حکوومەت یاریمی کوردستان ناتۆ بەسەر باشووری کوردستان ناتۆ بەسەر ڕۆژاوا هاتووە بەڵام ئەمریکیەکان هێمە هەمومانوەکو کورد سەیرەکەن هەمومانوەکو کورد سەیرەکەن بەڵام ئەوە خۆمانین لە نێو خۆمانە جیاوازی و جیاکاریەکەین حیزبەتیەکەین دووبەرەکیەکەین ئەم دژی ئەوە ئەو دژی ئەوە هەموو خەڵکیێرە وەکو یەککەمان بینێت ینی ئەمە پەیامێک نییە بۆ ئێمەش کە بەڕاستی لەم کاتە ناخۆشەیەکە ئەو هەموو دوژمنەمان هەیە بینەوە سەر خۆمان و جیاوازەکانمان بەلانێن بەیەکەوە ئیش بکەین بۆ ئەوەی شتێک بۆ خۆمان دروست بکەین ئەژیل گەڵتەمە گەلک ئەمریکی نزانن ڕۆژاوا و باشوور و باکوور و ڕۆژهەلات چییە کوردە گەلکشوان نزانن ئەف حزب چییە و ئەو حزب چییە ئەفژی دەستکەفتنەکە باشەشمەرە و ڕاستەژی ئەمژی ئەم یەک ماڵینە وەک پێشتر مگوت ئەز خۆ خزمێت مەهێننە ڕۆژاوا خزمێت مەهێننە باکوور و ڕۆژهەلات ژینەها و باشوورژی ئەمریکیژی وها تەمەشایمەتکەن و ڕەیامی تشتێ دژی گەلێکی باشە ڕەوەندێ کورد دەرڤە دەورەکی گەلک باشتیتنە ڕەوەندێ کوردی ئەمریکا و کەنەدا ئەوروپا ئەوژی گەلک حرەکەتکەن ئەوژی گەر ئەندام پەرلەمان و کۆنگرسمانێت خۆرەت بەیڤن ئەوژی تەسیرەکە گەلک باشتکەیە سەروی مەوزوع بەیان خان پێم وابێ گەشتینە کۆتایی بەرنامەکەمان بەس بەڕاستی زۆر سپاس کە ئامادە بوویت ئەمڕۆ دەمەوێت شتێکیش بە بینەرانی کوردستان بڵێ وەکو ڕۆژنامەنووسێک کە من خۆم متابعی کار و چالاکیەکان دەکەم لێرە
شتێک زۆر سەرنجی ڕاکێشامە و ڕۆژە لە کۆنفرانسێک قسە دەکرد ینی وەکو نوێنەرێکی هەموو کورد قسە دەکردەوە نەک وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی خۆشە کە ئەبینی نوێنەری ینی وەکو کوردێک پێشەوەی ڕۆژنامە نووس وەکو کوردێک دڵم خۆشە کە بۆ نمونە ئەبینم وەکو نوێنەری هەموو کورد قسەکەیت وە قسەیەکت کرد گوتت لە نێوان خزمە ئەم سنوورانە هیچ مانایەکیان نیە سنووری نێوان ڕۆژاوا و ڕۆژهەڵاتەوانە لەسەر و پۆینتە ئەمەوێت دووبارە زۆر سپاس بکەم کە میوانمان بوویت سەرچاوا گەلک سپاس میوانداریەکە گەلک خۆش بوو ئینشەڵە بخۆ کاکنامە و ڕوودا و تیمە وە هەمە بەردەوام سەرکەفتی بینن زۆر سپاس بیرەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویستی تۆڕی میدیای ڕوودا و تا بەرنمەیەکی دیکەی نانی بەیانی کێشت هەر شاد و بەختی